سەبارەت بێ پڕێڤەچوونە ئەvê پرۆساک و سبێ دێ پڕێڤە بچە ئەس بچمە دەڤەرە ڕاپەڕین خالد دێدگەل مندابە لێ ئالیە قەندیلێ ئەوێ زانیاریان بدە لەسەر ئەبی بابەتی خالد داوی زانیاری لەسەر ئەبی بابەتی و پڕێڤەچوونە ئەوێ پرۆساک و سبێ دێ پڕێڤە بچە دەم ژمێر چەندێ دەست پێ بکە و چ زانیارێکی نو لەبەردەستێتە سەبارەت بەvê پرۆسەیە. بەڵە دێژین دیارە دوای 40 ساڵ لە شەڕ و ململانێ و پێکدادانی سەربازی سپینێ قۆناغێکی نوێ لە نێوان دەوڵەتی تورکیا و هەروەها پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دەست پێ دەکات. دەمەوێت باس لە قۆناغەکانی پێشووتری پرۆسەی ئاشتی بکەم اینجا بێمە سەر زانیاریەکان سەبارەت بە پرۆسەی چەکدانانی بەیانی دیارە تا ئێستا سێ جار پرۆسەی ئاشتی لە نێوان دەوڵەتی تورکیا و پەکەکە لە سێ کاتوش با بڵین ساڵی جیاوازدا ڕاگەنراوە بەڵام نەیتوانیوە پرۆسەیەکی ئاشتی یەکجارێکی بێنێتەکایەوە. یەکەم جار لە ساڵی 1993 لە سەردەمی تورگوت ئۆزال سەرۆک کۆماری تورکیا قۆناغی یەکەمی پرۆسەی ئاشتی دەستی پێکرد بەڵام دواتر پرۆسەکە سەری نەگرت. دیسان جارێکی کە لە ساڵی 1996 لە سەردەمی نەجمەدین ئەربەکان سەرۆکوەزیرانی تورکیا قۆناغی دووەمی پرۆسەی ئاشتی دەستی پێکرد بەڵام ئەویش بە هەمان شێوە نەچووە بواری جێبەجێکردنەوە و پرۆسەکە بە ماوەیەکی کاتی بوو. دواتر بۆ ماوەی چەند ساڵ شەڕ و پێکدادان لە نێوان گەریلاکانی پەکەکە و هەروەها دەوڵەتی تورکیا بەردەوامی هەبوو تا ساڵی 2013. لە 2013 جارێکی دیکە لە سەردەمی ئاک پارتی پرۆسەی ئاشتی لە نێوان تورکیا و پەکەکە خراوە بەرباس و پرۆسەکە ڕاگەێنرا بۆ ماوەی 2 ساڵ چەکەکان بێدەنگکران بەڵام نەتوانرا ئاشتی یەکجارێکی بێنێتە کایەوە. ئێستا جارێکی دیکە لە کۆتایی ساڵی 2024 لە سەردەستی دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورکیا پێشنیاری پرۆسەی ئاشتی خراوە بەرباس و دواتر چەندین دیداری بە دوای خۆی داهێنا لەگەڵ ڕێبەری زیندانی کرای پەکەکە عەبدوڵڵا ئۆجەلان. ئەمە بوو کە ئێستا وا بڕیارە لە سپینەوە پرۆسەیەکی نوێ و مێژوویی لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و لە نێوان دەوڵەتی تورکیا بچێتە بواری جێبەجێکردنەوە کە ئەویش پرۆسەی چەکدانانە. بابێمە سەرباسی پرۆسەی چەکدانانەکە. دیارە دوای پەیامە ڤیددیۆیەکەی دوێنەی عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە قەندیلەوە کە یەکەم خەباتی چەکداریان یان با بڵین لێرەوە دەتوانین بڵین دەست پێ کردووە و هەر لێرەشەوە دەیانەوێت کۆتایی بەو خەباتە چەکداریان بێنن. وا بڕیارە گروپێک لە گەریلاکانی پەکەکە کە پێکاتون لە ژمارەیەک چەکداری ژن و پیاویان با بڵین کچ و کوڕ و بەپێی زانیاریەکانی من سەرکردەیەکی باڵای پەکەکەشی تێدایە سپینێ وەکو دەست پێشخەری و سمبولیەک بۆ بەڕێوەچوونی پرۆسەی ئاشتی لە سنووری قەزای پشدەر چەکەکانیان دابنێن. دیارە خۆتان دەزان کەجەکە پێشتر پەیامێکی بڵاو کردەوە و باسی لەوە کرد ڕۆژنامەنووسان دەتوانن خۆیان تۆمار بکەن بۆ ڕووماڵکردنی پرۆسەی چەکدانانەکە بەڵام دواتر لە پەیامێکی دیکەدا ڕانگەیان کە ڕۆژنامەنووسان ناتوانن ڕاستەوخۆ ڕووماڵی پرۆسەکە بکەن بەڵکو لە شوێنێکی نزیک لە شوێنی چەکدانانەکە دەتوانن لە ڕێگەی شاشەیەکی گەورەوە ڕووماڵی پرۆسەکە بکەن. بناری قەندیل دەکەوێتە سنووری قەزای پشدەرەوە ناوی چەند شوێنێک هەیە کە ئەم شوێنانن کە من دێڵێم هەرچەندە پەکەکە تا ئێستا بە دیاریکراوی شوێنەکەی دیاری نەکردو لەبەر دۆخی ئەمنی لە قەزای پشدەر چەند شوێنێک بوونیان هەیە. یەکێک لەوانە ئەوانەی کە لە ئەم چیایی پشت من قەندیلە لێرە گوندی تۆ سووران و هەروها گوندی زوورکان و هەروەها گوندی دەروەکۆتریش ئەم سێناوە هەن لەگەڵ بناری قەندیل. ئەمە ئەو شوێنانن کە دەگوترێت لە یەکێک لەم شوێنانەدا ئەگەر هاوکارم بتوانێت دیمەنەکەتان پیشامدا بەیانی پرۆسەی چەکدانانەکەی تێدا بڕێوە دەچێت بەڵام تا ئێستا لەلایەن کەجەکەوە شوێنەکە بە دیاریکراوی لە بەردۆخی ئەمنی دیاری نەکراوە. دێژین دەمەوێت باسیەوە بکەم پرۆسەکە بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆری ڕۆژنامەنووسان لە باڵین ناوخۆی هەرێمی کوردستان لە عێراق لە وڵاتانی دەرەوە ڕۆژنامەنووسە بیانیەکان و کەناڵ و ئاژانسە جیهانیەکان ئامادە دەبن تێیدا. لە هەمان کاتدا ژمارەیەکی زۆری چاودێری سیاسی و نێودەوڵەتیش لە پرۆسەکەدا
بەشداریان دەبێت کەجەکە خۆی لە ڕگەی پامەکانیەوە کە بڵاوی کردوتەوە چەندین کەسایەتی سیاسی و هەروها چاودێری سیاسی نێودەوڵەتی ڕێکخراوەکان ڕۆژنامە نووسان بەشداری لە پرۆسەی چەک دانانەکە دەکەن. کەجەکە لە دوایین پامیدا کە شەوی ڕابردوو بڵاوی کردەوە داوای کرد ڕۆژنامە نووسان دەتوانن بێنە هۆتێل ئاشور لەوێ لەگەڵ وەفدێکی دەمپارتیش کە ئەمڕۆ دەگەنە باشووری کوردستان لە تورکیاوە بەشداری لە پرۆسەکەدا دەکەن لەگەڵ ئەم وەفدەی دەمپارتی لە وتێل ئاشور لە قەزای دوکان یەکتر دەبینن دواتر لێەوە پاس دابین کراوە دێن بۆ قەزای پشدەر دێن بۆ شوێنی چەک دانانەکە و پرۆسەکە پرۆسەیەکی سمبولیە دەست پێشخەریەکی پەکەکەیە بۆ پرۆسەی ئاشتی و یەکەم جار و ژمارەیەک چەکدار چەکەکانیان دادنێن چەکەکانیان ڕەنگە بسووتێنن یا بیشکێنن بە پێوەی کە ئێمە دەیزانین وەکو هەنگاوێک بۆ دەستپێکردنی پرۆسەیەکی نوێ کە پرۆسەی ئاشتیە لە باکووری کوردستان یان با بڵێن لە تورکیا لە نێوان کورد و لە نێوان پەکەکە و دەوڵەتی تورکیا کە زیاتر لە 40 ساڵە شەڕ و ململانەی چەکداری لە نێوانیاندا بوونی هەیە. باشە. سپاس بۆ خالێت ئەحمەد ڕاستەوخۆ لە دەبەرە ڕاپەڕین و لە قەندیلێتە زانیاری سەر ئەوی بابەتیدا.